ئیوا هەیە دەشخوا خواردنی زۆریش دەخوا بەڵام قەڵەو نابیتن. ئیواش هەیە خواردنێکی کەم دەخوا قەڵەو دەبیت. ئیوا هەیە طبعاً دەڵێ یعنی هەلە بۆ نکتەی دەڵێ دکتۆر ئەم بە ئاویش قەڵەو دەبن. بۆ ئەمە دەزانین کە کێشەی قەڵەوی بە شێوەیەکی گشتی هۆکارەکەی بۆ ماوەی نییە. هۆکارەکەی بریتیە لە شێوازی ژیان کە بریتیە لە زۆر خواردن، بریتیە لە کەم جوولەکردن و بریتیە لە درەنگ نووستن. دەتاین بڵێن ئەو شێوازە نوێیەی کە لایف ستایلی ئێستا خەڵک پیادەی دەکا لە زۆر خواردن و زوو خواردن، واتە زوو دەخوا زۆریش دەخوا بە بەردەوام دەوی دەزولێ و کەم جوولەکردن و درەنگ نووستن یان کەم نووستن. دەتان بڵێم ئەوانە هۆکاری سەرەکینە. چکەگە هەر لە خۆمان بپرسین 100 ساڵ پێش ئێستا ڕێژەی قەڵەوی بە بەراورد بە ئێستا چۆن بوو؟ زۆر کەم بوو. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە خەڵک کەمتری دەخوارد لەبەرەوەی لە ڕووی داراییەوە ئەو ئیمکانەتەی نەبوو و لە ڕووی با بڵێن وەسائلی هاتوچۆوە خەڵک زیاتر بە پێ هاتوچووی دەکرد، کەمتر بە سیارەی هاتوچووی دەکرد و ئەو هۆکارە میدیایی کە ئێستا هەیە و ئەو سۆشیال میدیا و ئینتەرنێتە نەبوو، مۆبایل و ئینتەرنێت کە خەڵک پێوە سەرقاڵبی هەتا درەنگانی شەو زوو دەنووستن. کەواتە ئەو سێ هۆکارە و بیتالی خاڵشی دیکەش هەیە مەسەلەی سترێس. ئەگەر لە ڕووی با بڵێن خۆراکە و خۆراکەکەشی تەمان کوالیتی باشتر بووە لە ئێستا، ئەو تەنەوعەشی نەبووە، ئەو خۆراکە زۆرە و ئەو جۆرەشی نەبووە کە یعنی سفرە دەڕازێندێتەوە نازانی چ بخۆی. پێشتر زۆرێک دوو زۆری خواردن هەبووە، خەڵک قەناعەتی پێ هەبوو. ئێستا خەڵک کەمتر قەناعەتی بە خواردن هەیە و جوولەی زیاتر بوو، ئێستا جوولەی کەمترە و زووتر دەنووسن، ئێستا درەنگتر دەنون بە هۆکاری ئینتەرنێت و سۆشیال میدیا و ئەوانە هۆکار بووینە کە خەڵک ئەو کاتی لاواز بووە کێشی لەشی ئاسایی بۆ زۆربەیان ئێستاگەر هەر تەمەشای ڕسمەکانی با بڵێن ئەوانەی کە مایتیان ڕسمی باو باپیرانمان بکەین تەمەشا دەکەین، یعنی زۆر بە کەمیەکەشی دەبینەوە کێشی لەشی زۆر بوو بیتن، نەک هەر قەڵەو هەر کێشی لەشیان زۆر نەبووە.